ئێمە ئەمڕۆ لە زانکۆی کۆمارەوە لەگەڵتانین بە بۆنەی ڕۆژی زانکۆوە. زانکۆی کۆمار فستیڤالێکی ئەنجام داوە کە تێیدا 300 پرۆژە لە فستیڤالەکەدا خراوەتە ڕوو. جا ئێمە ئەمڕۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ لەگەڵتانە بین ئەچینە لای ئەو خوێندکارانەی کە پرۆژەکانیان ئەنجام داوە بە بزانین پرۆژەکانیان خۆی لە چیا ئەبینێتەوە. وهروە گفتوگۆ لەگەڵ خوێندکارەکانەکەین بۆ ئەوەی بزانین کە تا چەندە گرنگە هەر لە زمانی زانکۆ لە کاتی خوێندنەوە خوێندکاران گرنگی بە هاوشێوەی ئەم پرۆژانە بدەن بۆ ئەوەی کە بتوانن لە داهاتووە سوودیان پێ بگەێنن. ئێستا چینە لای کۆمەڵێک لە خوێندکارەکان کە بە کاری فۆتۆ و هەروە بە کاری دەستی وێنەکێشان ئەمان بەشداریان کردەوە. با بچینە لای ئەو خوێندکارانە بۆ ئەوەی بزانین کە زانیاریمان لەسەر بابەتەکانی خۆیان پێ بدەن. سڵاوتان لەبێ، ئەم کاتتان باش، ئەم ڕۆژەشتان لێ پیرۆز بێ. باشە، ئەگەر باسێکی پرۆژەکەی خۆتانمان بۆ بکەی، ئێوە ئەمڕۆ کە بەشدار بوون لەم فستیڤالە ئەو پرۆژانێک کە بەشداریتان پێ کردووە چین و هەروەها بیرۆکەکەیتان لە چیەوە لە لای ئێوە سەرچاوی گرت؟ سەرتا بەخێر بێن. بێگوانم ڕۆک و فرقازانی کۆمار بەژاریمان کردووە لە ڕۆژی زانکۆیە لەگەڵ پارتنەرەکەما بەژار بووم بە چەند وێنەیەک بە شێوازی دراوینگ قەڵەمی ڕەساس و بە سێ وێنە بەژارم هاوڕێکەشم بە چەند وێنەیەک. باشە، وێنەکانت باس لە چی ئەکەن ئەو وێنانێک کە بەشداریت پێ کردو؟ ئێستا لێرە بوونی هەیە کە باسێکمان بۆ بکەیت؟ بەڵێ، وێنەکانم لەو بەرەوەیە سێ وێنەم کێشاوە. یەکێکیان ئەوەیە کە باسی بێجەنگبوونی ئەتوانی ببڕین وێنەیەکم ئەوەیە کە باسی بێجەنگبوونی مرۆڤە کە بە ماسکێک سەردەمی دراوە بۆ جۆرەیە. دەستەکانە خۆش بێ. سوپاس بۆ تۆ. هاوڕەکانی ترت کامانن کە لەگەڵ ئێوە بەشداریان کردو؟ باشە، دەستە خۆش بێت. با بچینە لای یەکێکی تر لە بەشداربووەکان. سڵاوتان لێبێتەوە کاسڵام، بەڕێزیشتان بەشدارن لەم فستیڤالە. ئەگەر باسێکمان لە ئەو بابەتی خۆت بۆ بکەی کە بەچی بەشداریت کردو لە فستیڤالەکە؟ بەشەکەی من دراوینگە، مەبەستم ئەوەیە کە بە قەڵەم ڕەساس دەکرێت و دوو دانەی زەیتیشم هەیە. یەکێک و لە بەهرەکانی خۆم، بەڵام بۆ خۆم لە بەشی فارماسیم. باشە، کارەکانتان تەنها بە تەنیا خۆت ئەنجامداوە یاخود بە شێوازی گروپە کارەکانتان؟ تەنها خۆم ئەنجامداوە. چوار لەو هەیە، چواری بۆ خۆم دروستم کردووە. باشە، تۆ ئەم فستیڤاڵی کە ئەنجام دراوە ئێستا بەلای تۆ چی ئەگەێنێ؟ یعنی ئەو سوودانێکە بە ئێوەی خوێندکاری ئەگەێنێ بە شێوازێکی گشتی چین؟ بۆچی باشە کاتێکە خوێندکار لە کاتی خوێندنایە هێشتا بڕوانامەکەی بەدەست نێناوە هاوشێوەی ئەم فستیڤاڵانە ئەنجام بدرێت؟ وڵایەتی پرۆژەی زۆر جۆری جیاوازی تایە، هەر یەکە و نوعیکە لە بەشەکەی خۆتە ئیتر سوودی ئەبێتن. بۆ نمونە بەشی فارماسی دەرمان دروزەکە دەدانە باسی بەشەکەی خۆیەکە، پەرستاریە، هەر کەسە باسی بەشەکەی خۆیەکاتن، ئیتر زۆر سوودی ئەبێتن. دەستەکانە خۆش بێ. سوپاس. با بچینە لای بەشێکی تریش لە ئەو خوێندکارانەی کە بە هەمان شێوە بەشداریان کردووە لە فستیڤالەکە. سڵاوتان لێبێتەوە، ئەم کاتتان باش. ئەگەر باسێکی پرۆژەکەی خۆتمان بۆ بکەی، تۆ بەچی بەشداریت کردووە لەم فستیڤالە؟ ئێمە لەرەیە بە ئینتەرتەینمنت بەشداریمان کردووە، واتە چەند لەوحەیەکمان دروست کردووە و دواتر لەوحەکانیش ئەفرۆشین. زۆر باشە. گرنگی ئەم فستیڤالە بۆ ئێوە گرنگیەکەی چییە؟ گرنگە لەبەرەوەی ئێمە بێجگەلۆی لە بەشەکانی خۆمانە ئەتوانین پەرە بە بوارەکانی خۆمان بین، لە حەزەکانیشمانە ئەتوانین پەرە بە بوارەکانی خۆمان بین. واتە ئەمە بەدەر لە بەشەکەی خۆتە ئەم کارێکە ئەنجامداوە. خۆت لە چ بەشێکە خوێنی؟ ئەسمان دێنتس. باشە، بەڕای تۆ ئەم جۆرە فستیڤاڵانە کارێکی باشە بۆ ئەوی کە خوێندکار دواتر کە بڕوانامەکەی بەدەستێنا تەخەڕوجی کرد بتوانێت بە شێوازێکی باشتر یاخود ئاسانتر بە دوای کارا بخۆی بگەڕێ؟ بێگومان زۆر کاریگەری هەیە لە بەرەوەی تۆ لەگەڵ چەندین خەڵکی جیاوازە قساکەی و هەڵسوکەوتیان لەگەڵەکەی و پەرە بە بوارێکی کەشەی بێجگە لە بوارەکەی خۆ، یعنی حەزەکە و نامرێت لەگەڵ ئەوەی لێرە ئەخوێنی. بەڕێستانە کە بەشدار بوون پێی؟ ئەمانە. باشە، باسی چیەکە وێنەکانە؟ ئەمەیان هەر تەنها وێنێکی سادەمان کردووە، چەند ڕەنگێکمان تێکەڵ کردووە. لێرە باسی ژنمان کردووە، ویستمانە ئەو ئازارانی ژنیشان بین کە لەم ڕۆژانەیە ئەیبینن. دەستەکانە خۆش بێ. سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی. ئەچینە لای بەشێکی تر لە خوێندکارەکان کە ئەمانش بە هەمان شێوە هەر بە وێنەکان بەشداریان کردووە.
ئەچینە لای ئەم خاتونانە سڵاوتان لەبێتەوە ئەم کاتش بەخێربێن زۆر پیرۆزبای ئەم ڕۆژە و لە یەکەم سەرەتا کاموتان بەجلی کوردیەوە بەشداریتان کردو باسێک لە پرۆژەکەی خۆتمان بۆ بکە بەڕێستان بەچی بەشدار بوون منیش بە ئینتەرتەینمنت بەشدار بووم وێنەم کێشاوە وێنەکەم لەو بەرەوەیە بەس جارە خۆم لێرەم و بەڕای من ئەمە زۆر خۆشە بۆ قوتابیەکانمان لێرە بەشدارە بن و توانەکانی خۆیان دەرەخەن لە دەرەوەی خوێندن کە چیان هەیە ئەو شتانە دەرەبڕن کە هەیەە بەڕای من ئەمە شتێکی زۆر باشە هەموو ساڵە بەردەوام بێ زۆر خۆشیشە بۆ قوتابیەکان چکە لە دەروی خوێندن بەشداری چالاکیەکانیان پیشانێن بە دڵنیاییەوە وایە ئێستا لە هاوڕێکی ترت پرسیاری ئەوم کردکە تا چەند ئەم جۆرە فستیڤالانە هاندەرێکە بێ بۆ ئێوە لە دوای تەخەڕوجکردنتان کە خوێندنتان تەواو کرد بتوان بە شێوازێکی باشتر کار بۆ خۆتان بدۆزنەوە بێگومان زۆر هەندەرە لەبەرەوەی ئەومان پیشانەیەات کە ئێمە توانین لەگەڵ خەڵکی کە زیاتر تێکەڵاو بین زیاتر گفتوگویان لەگەڵا بکەین و ئەوشمان پیشانەیە کە بێ لەو ئیشەی خۆمان کە دیاریمان کردو کە بۆی ئەخوێنین ئەتوانین شتی کەش بکەین توانامان زۆر لەوە زیاترە و بەهرەمان هەیە و بەڕای من زۆر هەندەرە بۆ قوتابیەکان دەستەکانە خۆش بێ سوپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی ئەچینە لای بەشێکی تری لا خوێنکارەکان بێگومان تەنها بەشی وێنەکێشان نییە ئەو بابەتانی کە خوێنکارەکان بەشداریان تیا کردووە بەڵام با کۆتا خوێنکار وەرگرم لەوەی کە بەشداری لە بەشی وێنەکێشانەکە کردو سڵاو لێ بێتەوە کات باشی گیانەکەم ئەم ڕۆژەش لە پیرۆز لە تۆش پیرۆژ خۆشبی بە قوربان باسی وێنەکەی خۆتم بۆ بکە یعنی ئەو بابەتی کە تۆ پێ لێرە نیە بەس دەستی هەرمەتیانێن بۆ دانا یعنی بۆ ڕێکخستنی شتەکان واتە تۆ بەکاری دەستی بەشدار بووی لەم فێستیڤال بەڵێ کارە دەستیەکەی خۆت چییە توانین بۆمان باس بکەیت و گوارە و ئەو شتانە لە سیرامیک پێگێت بەڵێ بە تەنیا کارەکەت ئەنجام داوە یاخود بە شێوەی هاوبەشی گروپین لەگەڵ هاوڕەکان ئەنجام داوە بەس خۆمە باشە گرنگی ئەم جۆرە فستیڤالە بەلای تۆ چیە گەێنە وڵای یەکەمیان تۆ تەلەبەکان وا ئەکات بۆ نمونە ئەو کەسی کە لە ئاستێکا بەهرەیەکی هەیە ئەتوانێت بەو شێوەیە دەری بخات خەڵکێکی زۆر ئەیبینێ و لە کاتی کەشا بۆ فرۆشتنی شتەکان لێرە خەڵکێکی زۆریت کە ئەتوانێت بیفرۆشێت و ئەکرێتە کاری خێرخوازیشەوە هەر سوودی بۆ ئەوەشەیە زۆر باشە دەستەکانە خۆش بێ سپاس بۆەوەی کە گفتوگۆکردین ئەچینە لای بەشێکی تری لە خوێنکارەکان بۆ ئەوی کە گفتوگۆ بکەین لەسەر کارەکانی ئەوانیش کە وەک ئاماژەم پێکرد لە سەرەتاشە کارەکان تەنها کاری وێنەکێشان نییە بەڵکو 300 پرۆژەیە کە پرۆژەکان پرۆژەی زانستین پرۆژەی کللتورین جا ئێستا نەچمە لای ئەو پرۆژانی کە زیاتر پرۆژەی زانستین بۆ ئەوی بزانین ئەو خوێنکارانە چیان دروست کردووە سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش پیرۆزبای ئەم ڕۆژەشتان لێ باشە باسێکی پرۆژەکەی خۆتانمان بۆ بکەن ئەو پرۆژەیە کە ئێوە بەشداریتان کردووە لەم فستیڤالەیە پێی پرۆژەکەتان چێت قوتابیەکانی تر کە لە زانکۆی کۆمارن هەمووی حەزیان کردو پرۆژێکێکیان هەبێت لە ڕۆژێکی وەکوی ئەمڕۆیە لە دروستکردنی کۆمارەوە ئەمەش حەزمان کرد بەشێک لەو زانیاریانەی کە هەمانە بیبەخشین بە ئەو میوانانێک هەیەن و ئەوانیش سودمەند بن ئێمە هەڵسان ئامادەکردنی پرۆجێکتێک لەسەر ئەو ئەفێکتانەی کە لەسەر کلینیکاڵ تێستەکان هەیە بۆ نمونە بەپێی ئەیج بەپێی جەندەر بەپێی دەی تووتی کاگۆڕێت بڵێن ئەو تێستانی کە ئەمڕۆ کرێت لەگەڵ سپێنە چەندێک فەرقەکات یان بەپێی جەندەر تێستێک گۆڕانکاری بەسەرایە دیار خود بەپێی ئەو ئەیجانە لە بەپێی بەرزبوونەوەی تەمەنەکە چی تێستێک گۆڕانکاری بەسەرایە بۆ نمونە لە کاتێکا کە مرۆڤێکە فاستین بێت ینی بە ڕۆژوو بێت تێستێک کاریگەری لەسەرە نابێت کەسێک بە ڕۆژوو بێت بێگومان مەسەن ڕێژەی گلوکۆز ڕێژەی شەکر لە خوێنیان بنسبە بەرزێبێتەوە بۆ ئینسۆلین و فلەگراسە گاسترین و ئانامی فەرخەکات ئێمەش وەکو قوتابەکانی تر کە لێرە ئەم پرۆژێکتەمان حاضر کردووە حەزمان کرد خەڵک دەستەکانتان خۆش بێ با تەنها پرۆژەکەتان حاضر کردووە یا خود چەند خوێنکارێکن بەیەکەوە سێ خوێنکارین بەڵام ئێستا تر ئامادەنین و ئەوانیش تۆزێکتر ئامادە دەستە خۆش بێ سپاس بۆ تۆ کە قسە بۆ کردین سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش ئەم ڕۆژەشتان باشە باشە سڵاو لەبێ ئەم کاتەوە باش تۆش باش ئەم ڕۆژەشتان لێ پیرۆز زۆر سپاس دەکەم باشە باسێک
باسێکمان لە پرۆژەکەی خۆتان بۆ بکەن ئێوە بە چ پرۆژەیەک لەم فستیڤالە بەشداریتان کردو کە ڕۆژی جیهانی زانکۆکەمانە ئێمە بە پرۆژەی دیتەکتین بڵۆت گروپ بەشدارین کە ئەویش شیکاری خوێنە واتە ئەو کەسانی کە دڵنیانین لە جۆری گروپی خوێنەکەیان یان بۆ لای ئێمە و ئەتوانین کە گروپی خوێنەکەیان بۆ دیاری بکەین بە خۆشحاڵیەوە دەستەکانتان خۆش بێ ژمارەی گروپەکەتان سێ کەسن کە بەشدارن لەم پرۆژە ئێوە قسەمان بۆکەن بە هەماشەوە باشە باسێکم لە سوودی ئەم فستیڤالانە بۆ بکات چ سوودێک بە ئێوەی خوێنکار ئەگەێنێ ئەم فستیڤالانە گرنگن لە برەوەی کە خوێنکار ئاشنا ئەبێ بە چەند پرۆژە و تستێکی جیازەوە بۆ نمونە ئێمە کە بەشی ئێمەڵێسین هەستاین بە ئەنجامدانی ئەم تێستە کە ئەویش دیاریکردنی بڵەت گروپە و هەروەها لەگەڵ ئەوەیە پێزانی چەند زانیاریەک بە ئەو کەسانی کە هێن بۆ لامان دیاریکردنی جۆری خوێنەکەیان و هەروەها پێزانی دایەت بۆیان کە چه خواردنێک باشە بیخۆن و هەروەها پێدانی چەند زانیاریەکی کەسی بۆ نمونە ئەم کەسە بەپێی گروپی خوێنەکەی حەزی لە شتێکە و ینی بەڵێ دەستەکانە خۆش بە سپاس بە ئێوە سەرکەوتوو بن قسەمان بۆکەی بەڕێزیشتە ئەگەر باسێکم لەوە بۆ بکەی تا چەند گرنگە هەر لە سەردەمی زانکۆ فێری کاری گروپین ببین واتە ئەو کارانەی کە ئەمانەیە ئەنجامی بدەین بە تاکە کەسی ئەنجامی نەدەین بەڵکو بە کۆمەڵ لە ڕێگەی گروپێکەوە لەگەڵ هاوڕەکانمان ئەنجامی بدەین ئەمە زۆر گرنگە لە زانکۆیە کە بە گروپ فێر بین تۆن ئیش دەکەین تۆ لە داهاتوودا لەگەڵ کەسانێک تێکەڵ لەبی پێویستە شارەزا بێت لە خەڵکەوە ئەو هەروەها تێکەڵی خەڵک بی بۆی چاوت بکرێتەوە لە داهاتوودا گەر هەر کەسێک لاگەڵ هەموو جۆرە کەسێکا بگونجێت بە باشە کارەکان دەستەکانتان خۆش بێ سەرکەوتوو بنگیانەکەم ئەچینە لای بەشێکی تر لە خوێنکارەکانیش کە ئەوانیش بە هەمان شێوە بەشدارن لەم فستیڤالە سڵاوتان لێ بێت و ئەم کاتتان باش ئەم ڕۆژەشتان لێ پیرۆز بێت لە ئێوەش پیرۆز بە بەخێراتنتانەکەین یانەکەم باسێکمان لە پرۆژەکەی بەڕێستان بۆ بکەن ژمارەتان چەند کەسە کە بێکەوە بەشدار بوون لەم پرۆژەیە و پرۆژەکەشتان باس لە چیەکە بەڵێ ئێمە لەم پرۆژەیە سێ کەسین کە فەحسی شەکرەی سەمانگی ئەکەین HbA1c کە بۆ ئەو کەسانەیە کە شەکرەیان هەبێت فەحسی ئەوەکەین بزانین چەندێک نۆرمەڵ و چەندێک بەرزەیان نزمە زۆر باشە تا چۆن مامۆستاکانتان هاوکارتانن بۆ ئەوەی کە بتوانن هەر لە ئەو سەردەمەی کە ئێوە خوێنکوارن بتوان پرۆژەی هاوشێوی ئەم پرۆژانە ئەنجام بدەن وڵی ئەوان بەپی پێویستیانی یارمەتی دەرمانن بەهۆی ئەوانەوە ئێمە گەشتون بەم ڕۆژە ینی ئەگەر ئەوان نەبوونایە ئێمەش نەمانەتوانین لەم ڕۆژەیە بەم شێوەیە بەشداری ئەم پرۆژانە بکەین دەستەکانتان خۆش بە سپاس بە ئێوە سەرکەوتوو بن ئەچینە لای بەشێکی تر لە خوێنکارەکانیش با بچین بۆ ئێرەشەوە بزانین سڵاوتان لەبێت تۆم کاتتان بە ئەم پرۆژەشتان لێ پیرۆز بێت زۆر سپاس بەخێر زۆر سپاس بۆ ئێوەش بەسێکمان لە پرۆژەکەی خۆتان بۆ بکەن ئێوە بە چ پرۆژەیەک لە فستیڤالی زانکۆکەتان بەشداریتان کردو پرۆژەکەمان پێکاتوە لە کردنی چەند فەحسێک کە لەوانەش بۆ نمونەوەکو CRP کە التهاباتی خوێن دیاری ئەکا و PCV هەروە HbA1c کە فەحسی شەکرەیە بەڵێ دەستەکانە خۆش بێت ژماری گروپەکەتان چەند کەسن سێ کەسین باشە تا چەند هاوکارن ئێوە لە کاتێکا کە پرۆژەیەکی ئاوا بێکەوە ئەنجام ئەدەن تا چەند گرنگە کە هاوڕەکان لە نێوان یەکترا هاوکاری یەکتر ئەوە بۆ ئێمە زۆر گرنگە کە ئێمە بتوانین هاوکاری یەکتری بکەین هەم هاوکاری زانکۆ بکەین لە ڕۆژێکی ئاوایە بتوانین زانکۆکەمان دەربخەین کە ئێمە تەلەبەکانی بە چ شێوەیە فێرخوازەکانی بە چ شێوەیەک فێر ئەکات دەستەکانتان خۆش بێ سەرکەوتوو بن ئەچینە لای بەشێکی تر لە خوێنکارەکانیش بۆی بزانین کە ئەوان بە چ پرۆژەیەک بەشداریان کردووە ئەچینە لای ئەم خوێنکارە بەڕێزانە سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش سپاس بژین ئەم ڕۆژەشە لە پیرۆز بژی زۆر سپاس لە تۆش پیرۆز ئەمڕۆ بەچی بەشداریت کردو لە فستیڤالی زانکۆکەی خۆت وڵی ئەمڕۆ بەشەکەی ئێمە بەشی منداڵانە تەندروستی دەمودانی مناڵان ئەوەی کە باسێکین کلۆری سەردەمی گروگاڵە لە کاتێکە مناڵەکان زۆربەی دایکەکان ئاگاداری ئەوە نین کە لەوانەیە ئەو نقڵ و شیرینی و تەنانەت شیری مەمکی دایکیش چۆنە بێتە هۆیەوەی دروستبوونی کلۆری دەمودان ئێمە لێرە ڕێنماییەکانیان ئەینێ هۆکارەکانیان دەرەنجامەکان و چارەسەرکردنەکان و قەدەغەکردنی دەستەکانە خۆش بێ مامۆستاکانتان تا چەند هاوکارتانن بۆ ئەوەی کە
ئێوە لە ئێستەوە پێشەوەی کە بڕوانامەکە بەدەست بهێنن هەوڵ بدەن کە پرۆژەی تایبەت بە خۆتان هەبێت. وڵی زۆر یارمەتیمانەیەن مامۆستاکان بە ئام هەمویان زۆر یارمەتیمانەیەن و پرۆژێکتەکەی ئێمە هینی دکتۆر هەڵگورد بوو. دکتۆر هەڵگور زۆر یارمەتیین و دەستە خۆشی لەکەین لێرەوە لە هەموو شتەکانە ڕێنماییەکان و چۆن قەدەخی بکەین و ئەوانە زۆر یارمەتیین دەست خۆش بێ. دەستەکانە خۆش بە سپاس بۆ تۆ کە گفتوگۆ لەشی کردین. ئەم کاتە باش ئەم ڕۆژەش لە پیرۆز بێ. سپاس لێش پیرۆز بە. هەر لەگەڵ هاوڕەکەت هەمان پرۆژەیە ئێوەش ئەگەر حەز بکەی خۆت باسێک ئەلم شتانە بکەی ئەمانە کە لە بەردەمتان دانراوە ئەمانەتان بۆ داناوە لەگەڵ پرۆژەکە. ئەوانیش ئەکتیڤیتیان هەیە لەگەڵ ئەوانە بەشداریمان کردووە ئەوان و کوبڵی یاریە بۆ مناڵەکان سرنجی مناڵەکان ڕاکێشێ. ئێمەش باسی نەخۆشیەکانەکەین زیاتر بۆ دایک و باوکەکە و ڕێنمایی ئەین لەسەر نەخۆشیەکە و چۆن مناڵەکانیان بپارێزن بۆی بەدوور بن لەو کێشانە بۆ دەمودانی مناڵەکان و خەسار نەبێ بە خەسار نەچێت. دەستەکانە خۆش بێواتە لەگەڵ ئەم هاوڕێیانەی تەریشتان بە هاوکاری پرۆژەکەتان ئەنجام داوە. دەستە خۆش بێ سەر خۆش بێ بەخێر هاتن گۆ لەگەڵ کردین. با بچینە لای ئەمانیش بزانین سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش. زۆر سپاسدەم تەلڤەکانی کەش پیرۆز بێ. باسێکمان لە پرۆژەکەی بەڕێستان بۆ بکە. ئێوە بچی بەشداریتان کردووە؟ شاریکە بۆ مناڵان تاوکو لە دکتۆری دان نەترسن و ئەو ترسیان نەمێنێکە دانیان نێشە نەوێرە بچن بۆ لای دکتۆری دان. هەروە گەیمینمانەیە لە بەرامبەرکە گەیمینەکەکەن لە سکرینەکە بەشانەیە و کاتێ بێنەوانێ هەدیەک وەرەگرن لە بەرامبەر بردنەوەکەیان و فەیس ئارتیشمانەیە فەیس ئارتیان بۆ دروستەکەی. باشە ئێستا لەگەڵ دوو هاوڕێیترە گفتوگۆم کرد ئەوانیش بە هەمان شێوە پرۆژەکەیان نزیکەوە تە تاواکەریە توانین بڵێن پرۆژەکەی بەڕێستانە تا چەند گرنگە هەر لە سەردەمی خوێندنەوە ئەم هەماهەنگیە لە نێوان هاوڕێکانە هەبێ لە نێوان خوێندکارانە هەبێ بۆ ئەوی دواتر کە بڕوانامەکەتان بەدەستێنا بتوان بە شێوازێکی باشتر و ئاسانتر کارەکان بە خۆتان بدۆزنەوە. خۆی بە تەئکید کاتێ هەماهەنگی هەبێت لە نێوان خوێندکارەکانە ئیشێکی جوانتر دەرەچێتەوە لەوەی کە بەتەنها ئیشەکە بکەیت. دەستەکان خۆش بێ سەرکەوتوو بن. ئەچینە لای بەشێکی تر لا خوێندکارەکان بێگومان ئەم بەشەی کە ئێمە ئەمڕۆ گفتوگۆ ئەەکەین زۆرترین یان بەشە زانستیەکانن واتە ئەو بەشانن کە پەیوەندیان بە بابەتە زانستیەکانەوە هەیە بێگومان لە نێو ئەم فێستیڤالەیە بەشی کولتوری و هەروە وێنەکێشانشمان بەسەر کردەوە بەڵام محاولەیەک ئەەکەین ئەگەر بتوانین بەشە کولتوریەکانیش بەسەر بکەینەوە لە درێژەی گفتوگۆکانمانە بەڵام با ئێستا بەردەوام بین هەر لەگەڵ بەشە زانستیەکانمان. سڵاوتان لێ بێ ئەم کاتتان باش ئەم ڕۆژەش لە پیرۆز بێ. سپاس لە تۆش. ئەگەر باسێکی پرۆژەکەی بەڕێستمان بۆ بکەیت بەچی بەشدار بووی لە فێستیڤالی زانکۆکەی خۆت؟ زۆر سپاس. ئێمە وەکو کۆمپانیای گاگرۆ بەشدار بووین لە شاری هەولێرەوە هاتوین بەرهەمەکانی خۆمان عەرزەکەین جیهازمان هەیە مەوادی مختەبەرمان هەیە ئیتر هەر کەسێک بێت ئەمڕۆ بە خۆڕایی فەحسەکانی بۆ بکەین. واتە تۆ خوێندکار نیت لێرەوە نیە؟ کارمەدەم لەو شەریکەی گاگرۆ. باشە دەستەکانە خۆش بێ ئەم بابەتێکی ئێوە بەشداریتان پێ کردو لە فێستیڤالەکە ئەتوانین بڵێن وەکو پاڵپشتیە یاخود هاندانێک بێ بۆ خوێندکارەکان بۆ ئەوەی کە دواتر خوێندنیان تەواو کرد بتوان بە شێوازێکی باشتر کار بخوام دۆزنەوە. بەتاکید ئێمە لە شەریکەی خۆشمان بەشێکی تاقیگەیمان هەیە خول ئەەکەینەوە بۆ خوێندکاران یعنی خوێندکاران لێرە فکرێکیان ئەبێ کە لە داهاتووە چی ئیشێک ئەەکەن. بەڕای من زۆر ئیسفادە ئەبێ بە خوێندکاران ینی فکرێکیان ئەبێ لە داهاتووە کە بوارەکەی خۆیان چییە و ئەش لەسەر چ بەشێکەوە. دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئەوی گفتوگۆ لەگەڵ کردین. ئەچینە لای بەشێکی تر لە خوێندکارەکان هەنێکیان لێرە سەرقاڵی تاقیکردنەوەی پرۆژەکەشیان با پێکەوە بڕۆین و لەگەڵیان گفتوگۆیەک بکەین. سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش ئەم ڕۆژەشتان لێ پیرۆز بێ. زۆر سپاس لە تۆش پیرۆز. زۆر سپاس گیانەکەم بەچی بەشدار بوون لە فێستیڤالی زانکۆکەی خۆتان؟ گۆڵدن ڕێشۆ بەشدار بووین کە قیاسی دموچاوی خەڵکەکەین. گۆڵدن ڕێشۆ لە دموچاو هەیە لە دانا هەیە لە زۆر شتا هەیە کە ئەمە پێوەری جوانیەکی پرفکتە ینی قیاسی خەڵکەکەین بزانین چەندێک لەو ڕێژە پرفکتەوە نزیکن. باشە ئێستا پێشەوەی بێم لە دوورەوە بینیم بۆ یەکێک لە هاوڕەکانت ئەمەد ئەنجامەدا ئێستا توانی بۆمان تاقی بکەیتەوە؟ وڵی ساڤە مەگەر بە بەرنامەکە بیکەیت. بەنامەیەکمان هەیە ئەستا ڕستنی دموچای کەسکە ئەگرین خۆی تایەتی قیاس و شتەکان بۆی ئەخێنە سەری بزانین تەواویان تاوا نییە ئەبێت یعنی خۆی دوو ڕەقەمە 1 میلیمەتر و 1.6 ئیتر ئەبێت قیاسەکەین و
دەرەچەوە. باشە مەترێکە بەدەستەوە بوو لەسەر دەموچاوی یەکێک لە هاوڕەکانە تاقیوە کردەوە. سڵاوتان لێبێ. باشە توانی تۆ ئەم کارە ئەنجامبەی بۆ مەترە لەسەر دەموچاوی یەکێک لە هاوڕەکانە بۆمان تاقی بکەیت. کێنەوە هەزەکەی بەرنەوە. ئەبێ کاسی دەموچاوەکە بزانیت هەمووی و بینی دەمولوت و لەگەڵ بینی چاویشە ئەبێ ئەم قیاسانە بزانی و کاتە ئەتوانی گۆڵدن ڕێژیەکە دیاری بکەیت. خۆی ئەبێ قیاسەکە چەندە بێ بۆ ئەوەی کە لەو ڕێژەیەوە نزیک بێ کە ئێوە ئەڵێن پێوەری جوانیە. ئەبێ هەموو 1.6 دەبێت و کە ئەگەیتە ئێرە نیوەی بێت. دەستەکانتان خۆش بێ سەرکەوتوو بن. سەرکەوتوو بن حەزەکەی تۆش قسێکمان بۆ بکە مادام هەر بە گروپین کارەکەتان کردووانە هەر چوارتان بەیەکەوە. باشە تا چەند گرنگە ئەم هەماهەنگگە لە نێو خوێنکارەکانە هەبێت لە نێو هاوڕەکانە هەبێت بۆ ئەوەی کە کاری گروپی بەیەکەوە ئەنجام بدەن. دواتریش چ کاریگەریەکی ئەبێ لە دوای بەدەستێنانی بڕوانامەکەتان چ کاریگەریەکی بۆ ئێوە ئەبێ؟ وڵی ئەمەوە کاکە هەمومان کارەکان بکەین بێکەوە بەبێ ئەوەی کە هەریەکەمان بەجیا بکەین کە ئەوە ئاسانکاریە هەم بۆ هەمومان هەمووش ئەکا کە هاوڕێتەکەمان بەخۆت بێت و بۆ دوای ئەوەش هەر بەیەکەوە بمێنینەوە. دەستەکانتان خۆش بێ سەرکەوتوو بن لە شتان ساک بێت. سلااو لەبێ ئەم کاتەوە باش. زۆر سپاس. مەمنون زۆر سپاس لێوەش. پرۆژەکەی بەڕێستان چیە تۆ بەچی بەشداری و کردووە لە فێستیڤالی زانکۆ؟ ئێمە سەرەتا بەخێرن زۆر سپاسانەکەم. پرۆژەکەی ئێمە کۆمەڵێک دان لەگەڵ بەرگی دەروی هێلکەیە هەمان پێکاتیان هەیە. ئێمە ژەستاوین چیمان کردووە ئەگەر لێرە بەڕێزتان شانی بن هێلکەکانمان بۆ ماوەی 2 ڕۆژ لە ناو ئەم شلانەیە داناوە. ئەو شلانە ئەوانن کە ئێمە ڕۆژانە بەکاریانێنن بۆ نمونە ساردیە، ئینەرژی درینکە، سرکەیە، ئاوە لەگەڵ شیرە. ئەم ریزالتەمان دەستکەوتووە کە ریزالتێکی زۆر زۆر تایبەت بوو بەلای ئێمە. بۆ نمونە بیکسیەکە ڕەنگی هێلکەکەی گۆڕیوە، فانتاکەش بە هەمان شێوە ڕەنگی هێلکەکەی گۆڕیوە. ئینەرژی درینکەکە شکڵێکی زۆر زۆر جوانیاوە بە هێلکەکە و کە ئەڵێن جوانە زۆر زۆر زیان بەخشە لەبەر ئەوەی ئەبێتە هۆی ئەو ڕێک ئەو زیانی کە بە شێڵدیام هێلکەی گەیاندووە بە دانەکەش دەیگەیەنێت. باشە؟ باش ئامانجتان لە پرۆژەکەتان چییە؟ یعنی بۆچی بیرێ لەوە کردەوە کە پرۆژەیەکی هاوشێوەی ئەمە ئەنجام بدەین؟ وشارکردنەوەی خەڵکە بۆ نمونە گەنجی ئێستا هەر نەگەنج لە مناڵۆ هەتاوەکو پیری ڕۆژانە بڕێکی زۆر لە ساردی لە ئینەرژی درینگ بەکارهێنانی سرکەی زۆر دوورکەوتنەوە لە ئاو خواردنەوە لە کاتی ئەنجا خواردنەوەی شیرکە شیر و ئاو باشترینن بۆ پێکاتی دانەکانان و پێکاتی هەموو ئێسکیش لەبەر ئەوەی شیر کالیسیۆمی تایە ئاویش هیچ مادەیەکی زیان بەخشی تیان نیە. دەستەکانە خۆش بێ سەرکەوتوو بی. ئەچینە لای ئەم خاتونانش سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش و ڕۆژی ئەم فێستیڤاڵەی زانکۆشتان لێبێ. بەخێر بێن زۆر سپاس. ئەگەر باسێکمان لە پرۆژەکەی خۆتان بۆ. ئێمە پرۆژەکەمان باسی ئەکسپریمنتەکە ئەمە تاقیکردنەوەیەکە کە تایە خومرە بەکارەهێنین. یەکێکیان لەمانە ئاو خومرەی بەتەنیاتایە دانەیەکی کەشیان ئاو خومرە و شەکریتایە. ئەوەی کە ئاو خومرە و شەکرەکەی تایە ڕێک و پرۆسسەوەیە کە لەناو دەماڕوئەیە لە کاتی خواردنی شەکرە. جا ئەکسپریمنتی دووەممان ئەفو پۆستەرێکە ئەمەیە باسی دێنتاڵ کێریسەکە واتە کلۆربوونی دان. جا بە ورد و دروشتی باسی ستەیجەکان ستێپەکان ئەو هۆکارانێک چینکەوای لێکەن زیادکە. اینجا باسی ئەومان کردووە چۆن خۆ دوورخەیتەوە لە کلۆربوونی دان باسی چارەسەریشمان کردووە. دەستەکانە خۆش بێ بێکەوە بەشدار بوون لە پرۆژەکە باش هاوکاری ڕەفیقەکە تەکریا جاروبار خۆتە دزیەوە لە کارەکان. بێکەوە ئیشەکانمان کردووە و بێکەوە شتەکانمان حازر کردووە. ئەوەی ئێستاشەی بینن هەر بێکەوە کردومانە. باشە تا چەندێک بەتەمان کە لە دوای تەوابوونی خوێندنەکەشتان بە هەمان شێوە کە ئێستا کارێکتان بەیەکەوە کردووە بە هەمان شێوە بەردەوامی بەم کارە بدەن. ئەگەر هاتوو بە نمونەیەکێکتان کارێکی بۆ نەدۆزرایەوە ئەوی تریان هاوکاری بۆ ئەوی بتوان بەیەکەوە کارەکە بدۆزنەوە. خۆی بەتەنیا قورسە هەمووی شێ بکەی. ئەگەر هاوکاری ڕەفیقەکان و هاوڕەکانە بێ زۆر ئاسانترە بیشەکە و خیبرەیان لێوەرەگری زانیاریان لێوەرەگری و بەتەکی دوای جامیعە جەبێ بەردەوامبی لە گەڕان و لە خوێندن. دەستەکانتان خۆش بێ سەرکەوتوو بن. سلااو لێ بە ئەم کاتەوە باش ئەم ڕۆژەش لێ پیرۆز بێ.
زۆر سپاس لەوەش پیرۆز بێ بەخێراتن تانەکەم بەخێر بێنیاخۆ دەستە خۆش بە پرۆژەکە چییە باسێکی پرۆژەکەی خۆتمان بۆ بکەیت بەڵێ ئێمە وەکو خوێندکارانی بەشی ئەسنان لە زانکۆی کۆمار پرۆژەکەی ئێمە باسی ئەو دەرمانانە ئەەکەین کە کاریگەریان لەسەر دانی مناڵ ئەبێت لە کاتێکا کە ئافرەتی دووگیان ئەو مەجموعە دەرمان هەیە کە بیانخوا کاریگەری لەسەر دانی مناڵەکە ئەبێ و ئەبێتە هۆی تێکچوونی ڕەنگی دانی مناڵەکە و تێکچوونی پێکاتەی دانەکە. ئامانج چی بوو لە ئەم پرۆژێ ینی بۆچی حەزە کرد لە نێو ئەو بابەتانی ترکە هەیە تۆ ئەم بابەتە هەڵبژێریت و کاری لەسەر بکەیت لەبەرەوەی ئافرەتانی دووگیان کە ئەزانین زۆر جار هەنێ دەرمان هەیە کە بەکاری ئەهێنن بۆ نمونە ئەو دەرمانانەی کە جاری وە ئافرەت کە ئازی بکە و پەڵەوشتی لێت کۆمەڵە دەرمان هەیە کە بەکاری ئەهێنێ بەبێ ئەوەی کە ڕەچای ئەو کە لەوانەیە کاریگەری لەسەر دانی مناڵەکە دروستکە و دانی مناڵەکە تێک ئەچێ کاریگەری لەسەر دانی مناڵەکە بێ هەتا لە گەورەیشە. دەستەکانە خۆش بێ سەرکەوتوو بن بەڵێ خۆشەویستان ئێمە حەزمانە کرد کە زۆربەی زۆری خوێنکارەکان بدوێنین چونکە بەڕاستی یعنی وزەیەکی زۆر ئەبینی کە لە نێوانیانە هەیە کە زۆر دڵخۆشن بۆی کە کاری هاوبەشیان لەگەڵ هاوڕەکانیان بێکەوە کردەوە و هەروە دڵخۆشن بەوەی کە لە پێش ئەوەی کە خوێندن تەواو بکەن لە ئێستایا کاری تایبەت بە ئەو بابەتانی کە خۆیان خوێندنەکانی چیا ئەخوێن ئەنجامی بدەن